أو كاتان باش كيسي أبو تشوكا دو رجع اهتمام بيتن لبا يكشتيا يك ببين يا سالب أبو تشوكان كنموني ميكروباتشي ناو سوسيال ميديا تشير يعني هيش شيء نك قازانجي يا لا كورونا وأنا خطرتنا ناو سوسيال ميديا كتي بارتي تنرسي لي كرت دو أو همو برپرسا أمني وحاكم وبوليسي بارتي خوي لبعدين أشكات يعني كري 18 سال بتصعب لبوانش نكرا سي أو كابيني مسرور بارزانيا كخلشي جوان أو دخات زينها أو أبروتشونا قانوني أو هي أو هم رجنامة نسي بعدين صد كذبن بالدليل ودو صالة جيراون لو 6 سالة طبعا أبو تيتو ولا مطارة لو أودي قشمري بحمودات قادك إما معنان كأوهم قربان يمان لو خدش كردستان لا لكون ولا إستا بومان يبتينو أبو تيتو كانش أو الرئيس دقلين بس أمانز لإبراز كردن كيسي أبو تيتو أو أجن أبو تيتو سنصالة مبر هزاران زوني بحمو ماندا كسواب شمعنا داو بس دمانوي حكومتكي كابيني مسؤول بارزاني وبارتي وبخلشي بارتيش بلين أبو تشو كان لنغو مقبولتر أبو تشو كان لنغو رزيزياتنا چه شكل ودا أوريان خودي همو برپرسم على كاني بارتي شكايتيان أبو تشو كرديا أبو تشو شو رزي جيرا واتوا بويا تمانوي لو رانغ أجنا أونيا أبو تشو تسي أنا فهم عندك ليرة زوش تبولا قريب كن بس رقمني بلام ويسنا بيتان بلاي كأو حكومته حزب پروردهی سیاسی أو كابينه أو حكومته أو حزبه لبرانبر أبو سو لبرانبر دنگ آزاده کن كاتش خوش فرمو أو كومالك دي دارا يك دنياي كم كدي هم خويد دستوا لبر كاديري بارتي بقيس كو غوريان تشر نزاريشي غوري بنا كس بيانا كري دو جملة بلاي دفاع بكن لبر أو تشوتش بس بين بلاي أو بس لاي بارتي مقبولة أو مقبولة أنا اهتمامي عن بيتنا كنا شيء دويري أو أنا رئيس بقولي ودو كركاكا رئيس لا بربرسي خوتان بقولين خوما وشرمانوي أما شكايات مالا كردستان نكرديا همو بربرسا بالاغاني خوتان لبعدين شكايات في غرب الجنو خشكو دايشي بربرسا غاني خوتان كرايا بما نكرايا فرمون لقر أو همو دي داري حاكم الزاخوهي مجنته ايكو يقاينو وقال حاكم الدوكي وقال حاكم السيميري وقال حاكم الآمدي وقال حاكم الآكري از جنابه بگم یک و یک از جنید و بنم پاشی جنید براید با هی مخش کد و گایدو اما چه قانون هی بوم برایبت بن اما چه محکمه هی بوم دینن کل از جنا قاضی بنم کل از جنا رئیس محکمه بگیم کل از جنایی بگیم یه باری بای باشه اما بیش از حاکم از قضیه که جایی بنم و چی که بین کردستانشی از هر شب جنا حاکمه که خمر که مبارزه سحاره هر شب از جنا حاکمه کنم از مغرب مهر که از سحاره بردم از قونینم از که دوی بدم قال حاكم ولی کی ببینه حاکماش که کردا حاکمی کرد قحبا اینش خارج دینه ده حاکماش خارج بینه یعنی زحمته تو قحبه بینی بس تو حاکمان هایی والله قال حاكم وعدي از بدم سالفين رحي اتيقوا بما كردستان هر شف الدفجنك وبنبم باشي مشويد بيديش ما بسطينت قانينه ما لا قانينه دي القوم هركم دي الله انا عزيم هركم وانا بردم حتى قانينه انا ما بردم قولوا قال حاكم اجزاخو حتى اربيلي يبيش از حاكم مس قاضي ما از جنه دبلم از جنا باشی بگیم پاشی خرابی از جنا خرابی بگیم پاشی باشی و کردستان بشکاند و پرتاند و ویلان کرد خرب حاکم سبب اف کشتنا اف تالانا اف قتلا اف مخدراتا همه حاکمه که چونی بل ممنون باشی ساعتا سا خود چونه ممنون زور سپاس
سپاس گەلە مەمنونت باشی ئینشەڵڵا. سپاست دەکەم. وەڵا من پرسیارێکم هەبوو، وتم ئەتوو بەرپرسی پارتی لە زاخۆوە نییە؟ بەڵێ جەنابەت ئەبووچی چۆ هاتۆ کورد. من ناوم قادرە، بڵە سەرچاوێت من سەرچاوی من. ئەبووچی چۆ هاتیتەوە کوردستان؟ باشە ئەوە یەک دنیا دادوەر و بەرپرسی پۆلیس شکایەتیان لێکردیە کەچی کۆ ئەو جەماوەرەی پارتی لە دوی ئیتی و کەس ناگیری جەماوەر بەخۆی جەماوەری پارتین نەماوش شلاتی و ملاتین دەکەسەوە ئەوە لۆ بڵاوکردنەوەیە. ها یعنی بزانە ئەو قسانە دەزانم کە بەس ناوە بەناوی خەڵکی زاخۆ بەناوی جەماوەری زاخۆ نەچوونە پیشوازی لێ نەکرا. ئەدیکو ئەو هەموو داوای لەسرە بڵاو ئەو داوایانەی لەسەر ئەمن معلوماتم لە چۆن ئەتوو بەرپرسی پارتی لەو منتیقەن ئێستا نانا ئێستا داعشەک بێتەوێن دەر ئیشینگۆیە وەنیا حزب چییە؟ حکوومەتی تو لە حکوومەتە وانیا لە حزبی تو لە حکوومەتە. ئەوە جوێن بە هەموو بەرپرسی زاخۆ جەدا وایە نا؟ ئیشی دەزانی ئیشی ئەوەیە حکوومەتەکە کە دەستگای ئەمنی و ئەمنی و حکوومەت و یاسایە. ئەم ڕاستە بەرپرسی پارتی بەس عەلاقەم بەو ئیشانە نییە. چۆن علاقەتان ئێستا کادیرێکی بەنمونە پەکەکە بێتەوێن دەر ئەنگۆ یەکسەر شکایەتی لێ دەکەن ئێوە لە پەکەی خەتەرترە بە پەکەچی کردیا عەلاقەت بە سیاسەت نییە کورەکاچی سیاست نه علاقت بە سیاست نییەوە. باشە چهار هەموو خەک دەناسی. باشە دەیناسی ئەو حکوومەتەی تو کە حزبەکەی تو باڵا دەستە کە بەرپرسە ئەمنیەکانی تو ١٩٩ حکوومەتی لەدەستە لە بادینان لە مەتاڕی دێتە خوارێ ڕسمی لەگە دەگرن دێتە ناو بازاڕی هەزار جون بە هەموو دادوەر و بە بەرپرسەکانی گۆ دەدا وەنیا ژنی هەمووتان ڕای خەڵکیە بۆ خەڵک تەسیری لەگەڵ نەگری بۆی با شکایەت سکاڵا لەسەر تۆمار باشە ئێمە لەگەڵ قانون و لەگەڵ یاسانە. باشە پرسیارێک لێرەیە سەرۆشی دادگای دهۆک شکایەتی لێکردێ وایان نا چەند بەرپرسی پۆلیستان شکایەتی لێکردێ لۆ ناگیرێ؟ بەخوا من نازانم من معلومات لەسەر نییە کاک. بۆ ئەدی کەسێکی فەقیر وا دەکرێتن کۆمنتێک دەنووسی دەیگرن لۆ ئەبووچی چۆ دە 15 داوای لەسەر 18 ساڵ حکمی غیابی درایە بە کەیف خۆی دێ و دەسوڕێتەوە حزبەکەی تو لە مەتاردا بەڵێ بۆ براخوا بێژم بەخۆی من ئاگام لەو شتانە نییە بەد معلوماتم نییە ئەتۆ پسێر لە من دەکی سەرسەرێ من و سەرچاوم بەس ئاگام لەو شتانە نییە ئەمن بە شخصی ڕێی حزبی تو ڕێی من ئەو کەسەی سکاڵا لەسەر بێ ئەو کەسەیشت لەسەر بێ قانون بە ئیجرای خۆی وەر ئێگە قانون نەکرێ کاچی من ئەتوو بەرپرسی لۆ قانون لە بۆ ئازادی خوازەکەیە من بەرپرسم بەرپرسی لە من گەورەتر هەیە بەس ئەتوو حزبی کاکە تەدەخلی هەموو ئیش ناکەم ئەمنی شخۆم دەکەم. چۆن ئەنگۆ راپۆرت نادەنە حزبتان بابە ئەوە قەشمەری خانەیە بەڵێ ئەوە ئیشی منە من داخوازی لێبوردن دەکەم لە تۆ برایی سەرچاوی من براکەم ئەمە دەزانین چێ پرسیارێکمان هەیە لێرە دەنجی ئێستا ئەو ڕۆژ گروپە گەنجی شیلاتزێ بەر نادرێ حکمیان تەواوە بەس ئەبووچی چۆیەک 18 ساڵ ئەمری گرتنی هەیە مناقەش ئەوە ئاگەم ئەوە علاقەتم بەوە نییە چۆنە تو حزب ئیش حزب ئەمن حزب بز برای خۆ بێژم ئەمن حزبم هەرێک ئیش خۆی دەکات ئیشی من ئەوە نییە ئیشی من ڕێخستنی حزبە و خلاص. باشە بەس ئەوە جوڵەکە لە شارەکەی تو دڕوو دەدا لە منتیقەکەی وەنیا دەیان کادیری پارتی تو هەیە لەوێندە دەیان هەواداری نگۆ هەیە. ئەمن شخصی یەکەم لە پارتی نیم لێرە حتا بڕیار بدەمان پارتی قسەکەم ئەمن بە ناوی پارتی قسە ناکەم. بەس بەرپرسی ناوچەی زاخۆی برا لە زاخۆ 12 لژنەی ناوچە هەیە دەزانی کۆ ئەمن ئەوە ئیشم بەوە نییە کاکەجە داخوازە لە بورینێت بەس براکەم ئەتوو بەرپرسی حزبەچی بچووکترین جوڵەی خۆپشاندان هەبی ناڕەزایەتی هەبیت
بەهێزەکی پەکەکە بێتە زاخۆ یەکسەر راپۆر دەدەن لێدوان دەدەن باشە بۆ ئەوەی قسەتان نییە خەڵک دەگیرێ چەند خەڵکتان خۆ پیشاندان نەکردیا و راپۆرتمان ناچێکرێ ئەوە شتێکیاوەیە شەباب بدەک شەباب و ما شەباب هەواڵێت کاکە ناڵێن خراپی نەکردیا لە زاخۆ خراپی هیچ تاسیری نەکردیا چۆن تەسیری نەکردە کەسێک کاچی من کەسێک ژنی هەموو مەسئولەکان بە تەشیر پێ دەکا کەسێک 18 ساڵ بڕیاری گرتنی هەیە ئێشکاتیان کردیە نایگرن نای باشە داخوازە لێبورینێتمە نەشێت مناقەشەکە باشە ئارەزووی خۆتە بەس بەڕاستی ئەو جوابدانەوە نییە ئەوە تا هەرڕوو بە ئاساییە بەزەوە تا هەرڕوو بە حزبەکەت بەشدارە لەو گاڵتەکردنە بە دادگای خۆتان بە مەسئولی خۆتان ئێکاچی من حاکم و پۆلیسی زاخۆ ئەوان هەموو شکاتیان لە چۆ کردیە کەچی بە ئەنتەری لە مەتاڕی دێتە خوارێ لە ناو بازارش دەسوڕێتەوە حزبەکەی تو حاکم ئەدی علاقەتت بە چ هەیە یانە تو علاقەتت بە چ هەیە ئەخنەر ئەم پرسیارە ئەقەیناکە مەش خەڵکی خەڵکە تو حزبەکی گەورەی لەو شارەی وەنیە حزبی ڕقەمیەکی خۆتان پێویان انتخاباتانی نابی بزانین ئەقەیناکە ینی حزبەکە تو حەقی نییە بێقانونی بێ لە ناو بازارە بەکەیف خۆی بسوڕێتەوە ئەمری گرتنی هەبی کاکەجان من شخصی یەکەم نیم لە زاخۆ لە منتەقە هەتۆ ئەکە زەحمە نەبێت بۆ مناقەشە لەگەڵ شخصیەک بکە ئەو مەوزوع چ مناقەشە لەگەڵ تو بەرپرسی ناوچەی زاخۆی براکەم ئەمن بەرپرسی ناوچەی زاخۆنی و کاکە تو معلومان نی ئەدی بەرپرسی چی بەوەی بە غەڵەت تێنەگەین یعنی ئەمن کاکە من بەرپرسی شوێنێکم تەنزیماتیم خۆم هەیە ئیشی خۆ دەکەم تعلیمات کاکە لە کۆنگرەی پارتی نووسرایە بەرپرسی ناوچەی زاخۆ لە کۆنگرەی چاردەی پارتی بڕوان پێ وایان نا بەرپرسی ناوچەی زاخۆی لە کۆنگرەی چاردەی پارتیە من ئەو تەلەفۆنەتم لەوێ دەرینایە کاکە من 12 ناوچە هەیە لە زاخۆ ئێم نازانم وان نووسرایە بەهەرحاڵ بەس بە هەموو حاڵەتێک هەمووتان ئەمن یەکێکم لەو بەرپرس ناوچانە لەقمان هەیە محکەمەمان هەیە قانوناوە ئەو مۆزۆی ئەبوچیچ و ئەبوچیچ ئێمە هیچ گرنگی پێ نادەن باشە خۆ گرنگ بەس ئابڕوچونە لە بۆ حزبەکەی تو کە حاکمی دەوڵە حاکمە حزبەکەی من حاکمە ڕاستە ڕاست دەکە حزبەکەی من حاکمە بەس ئەمن وتەبیشی حزب نیم حتا قەرار بدم و مناقەشە بەس مووقفین گۆچیە لە زاخۆی ئەتو لە زاخۆی ئەو کابرایە لە زاخۆی خۆ لە هەولێری نییە مووقفی من ئەو تەسەرفاتە ئەو خەڵەت بۆ برای خۆ بژم ئەو تەسەرفاتە خەڵەت بوو بەس ئینسان شەبابن ئەوانە هیچ قەیناکە بەناوی حزب و بەناوی خەک نەچوونە لەوێ پێشوازی لە ئەبوچی جا غەیرە بوچی باشە بەس ئەو عەلی ئەمە ساڵە هاتە زاخۆ تێر و پڕتان لێدا ئەدیرۆ لەوەی هەستاکە مناقەشە باشە تو کادیری حزبە چی ئەمن هاوڵاتیەکەم قسەت لەگە گفتی گۆل لەگە دەکەم بۆ لە ئەلی ئەمە ساڵ لە ناو زاخۆ لێتاندا لۆ لە ئەبوچی چۆی 100 کەس لە دوویکی و کەسێک نییە بەڵێ ئەوە قەپاتی کرد
کاک ڕزگار چۆنی؟ سەڵامەت بی زۆر مەمنون. باش کاک ڕزگار. سەڵامەت بی زۆر مەمنون. کاک ڕزگار سەیرم کرد لە ماڵپەڕی پەرلەمانی کوردستان ئەتوو لە ژنەی ئەمنیەتی پەرلەماندا وەنیان ناوخۆ ئەوەی ئەمنیەتی پەرلەم بەڵێ بەڵێ لە لیژنەی ناوخۆ ئەمە پرسیارێکمان هەیە کاک من ناوم توانا کەریمە ئەگەر جوابمان بدەیەوە مەمنون دەبم وەڵا پرسیارەکە کاری ڕۆژنامەگەری ئەو شتانەش دەکەین ئەگەر جوابمان بدەیەوە ئەگەر جوابم هەبی لە خزمەتدامە ئەیەتو لە ئەبوو چیچۆ کەسەکە هاتیتەوە هەموو دادوەرەکان و بەشەشی زۆری پۆلیسەکانی بادینان شکایەتیان لێ کردیە وەنیا ئەمری گرتنی هەیە 18 ساڵ و کەسەکە بە خۆت دەزانی ئەنی چیز خاوەنی چ زمانەکە چۆنە دەکرێت بە کەیف خۆی بێ و بسوڕێتەوە ئەمە یاساییە کاکە لەو جنابەتم لێ بیشتوو ببورە من نام توانایە قادر بەڵێ خۆت دەڵێ ئەوە محکەمە شکایەتی کردیە نییە ئەوەتە دەبی ڕێکارە یاساییەکان مادام شکایەت کراوە با ڕەوی خۆی یاسایی دەڕوتن یانیەوە زیاتر بابەت پسەرێکی یاساییە کاتەوە بەس ئەوە ئەمنیەتیشە کەسێک کە تەوهین و تەشیری بە هەموو بادینان دەکا مەسئولەکانی خۆتان حاکم و ئەوەکان وایان نە پۆلیسەکان گوێن بە ژنیان دەدا بە دایکیان دەدا گوێن بە خودا دەدا گوێن بە محەممەد پەیامبەری موسڵمانان دەداتن خۆ ڤیدیۆ بەڵێ خزمەتی برای خۆم بکەم ما بزانم شکایەتەکە کراوە بەڵێ من ئاگادارم شکایەتی لێ کراوە ئێوایە وابزانم جابا جارێ لە پێش عەداس نەکەوی با چاوەڕێ بەس ئەو شکایەتە دەمەکە ئێستا هەر یەکێک لە ئێمە شکایەتێکی لێکرێ بێتەوە لە مەتار ڕێدەگیرێ کە چێەوە لە مەتار ڕێزی لێژیرا لە ناوزا خۆی 100 گەنج کە مەسەلەن لەگەڵیتی کە بەش شێواداری حزبەکەی توە چۆن دەکرێت یەکێک ساڵێک 2 ساڵە شکایەتی لێکرایە بە کەیف خۆی دێتە مەتاری دەستە زاخۆی و بە کەیف خۆی گوێن بە هەموو ئەو حاکم و پۆلیسانە دەداتن و حزبەکەی تو کاک ڕزگار حاکمە حزبەکە و گوێنی بە کادیر و ئەندام و دادوەر و پۆلیسی گۆ دەدا وایەیاننا چۆن دەکرێت ئەوە بە ئازادانە و ڕێزی بگیرێ لە مەتاری ڕا نەگیرێتن وایەیاننا خۆنابی یاسا فەرقەبی لە مەعبەینی هەریەکەکە قەزمان لەوێ چۆن دەکرێتێک خاوەنی ئەو زمانەبی ئەو هەموو شکایەتەی لێکرابی بە کەیف خۆی لە کوردستان بسوڕێتەوە چاوەڕێ بین کاکتەوە لە بسەریان جامی ئەو شکایەتە چ دەبیتن و بە تاکید ڕێکاری یاسایی کە گیرایە ڕێبەری و ئەنجامیشی دەبیتن با چاوەڕێ بین با پێش ئەحداس نەکەوین خوشم زۆر ئاگام لەو مەوزوعانیە بەڕاستی کاکتەوانە چۆن کرایە بەڵام با چاوەڕێ لە پێش ئاخر چۆن چاوەڕێ بین کاک ڕزگار یەک قەوستخوا چۆن چاوەڕ کاکتەوانە من ئیشی من وەکی پاڵامەنتار تەنها بەدوادە چوونی بابەتەکانە بەس لە ژنەی ئەمنیشیەتون قابزەکەی بەدەستی منە کاکتەوانە بە خزمەتی برای خۆم بکەم بەڵێ و نە جهاتی تەنفیزیشم جنابەت کەم پرسیارە لە مدەکە وەکی پاڵامەنتار لە لیژنەی ناوخۆی کە لێم بپرسی کایە ئێوە بەدوادە چوون با مەوزوعە دەکەن ئەمە بە برای خۆم دەڵێم بەڵێ بەدوادە چوونی بۆی دەکەن بزانی کەم بابەتە لەکوێن لە چێ ڕاوستایە و لە چێ ڕێکارە گیرای دەبەر و جهادی تەنفیزیش بزانم هیچ ڕێکارێکی گرتی دەبەر لەبەر یا ئایا یان نە ئەمەشی منە ڕاست دەکەی محکەمە کاکتەوانە بە خزمەتی برای بەڵێ محکەمە شکایەتی کردیە ئەوە جهادێکی قەزاییە شورتە دەگریت نەگریتن ئەوە جهادێکی تەنفیزیە هەردوو بابەت نانی ئەمن هیچ پەیوەندیم نە بە جهاتی قەزایی هەیە نا پەیوەندی بە جهاتی تەنفیزی هەیە بەڵام ئەگەر پرسیارم لێ بکای کە ئایا لەم کوردستانە کەس تەژیر بە کەسێک بکات بێڕێزی بکەتن ئەمە شتێکی شێوایە دەبیتن ڕێکاری یاسایی لە بەری بگرینە بەر ئەم
هەیدی برای خۆم دەکەم بەڵێ ئەم کارەکان جوانینە دروستنینە کار چیچ بیتن هەر کەسێکی تر بیتن ئەگەر بێڕێزی بە خەڵکێک بکات بە نیشتیمانێک بکەتن خۆ دەبیتن سنووریژی بۆ هەبیتن اینجا لەبەرەوە کارتەوە ناتوانم وەڵامی دقیقی برای خۆم بدەمەوە لەسەر بابەتەکایە چۆن دەکرێت چۆن ناکرێتن ئەوانە بەڕاستی لەلای منیە وەڵامەکە بەس کاک دەزانیتی هەولی زۆرمدا لەگە پۆلیس لەگەر هەموو شوێنەکان کەس جواب نادا ئەنگۆلی ژنەی یاسایی و ئەوەنا ینی ئەوەی ناوخۆینا وایە بەر دووش پەرلەمانتاریش بی چۆن دەکرێت یەکێک ئەمری قەبزی هەبێتن بە کەیف خۆی بە مەتار تێپەڕی وەلەو شارەی کە هەژنۆ شکایەتی لەسەرە کە 18 ساڵ حکم درایە 100 کادیری حزبەکەی تو زیاتریان هەوادار و جەماوەری پارتی لە دووی بیتن بەبێ ئەوەی کەس بگیرێ لە یەک قەوستخوا کاکرزگارم بوارم باشدا تو ڕێی خۆتدا وایە نا بابە ئەوە بی هەردووکمان خەمی ئەوەمانە نابی ئینسانێک زمانی ئەو زمانەبی سەرۆکی محکەمەی دۆک شکایەتی لێکردی ئەمدیری پۆلیسی زاخۆ شکایەتی لێکردی چۆن دەکرێت ئەو کەسەوا بە ئەنتەریات بێتەوە لە ناو شارۆزگەکە بسوڕێتەوە و لەوێش گوێم بە هەموو ئەو خەڵکانەش بدا و کوردستان ببیتە ئەبەو دەرەجەی گاڵتەجار کەسێک بێتن ئەو هەموو تەوهینە لە ئەوروپا دەکا لە کوردستان دەکا ئەوەندە ڕێزیشی بژیرێتن یعنی چۆن دەکرێت لە مەتار نەگیرێ وایەنا چۆن دەکرێت ئایا لە زاخۆی محکەمە نییە قانون نییە پۆلیس نییە بیگیری کە ئەمری گرتنی هەشتۆ شکایەتی هەیە کە حاکم و پۆلیس ئەوەیەکە چۆن دەکرێت کەسێک ئاوە گاڵتە بە حکوومەتەکەی ئێوە بکە کاکە حکوومەتی پارتیە خۆ حکوومەتی ئێمە نییە بەهەرحاڵ پارتی حاکمە ئەوە لە سنگۆ ڕادەوەستی وایەن نا یعنی لە سنگۆ ڕادەوەست بەهەرحاڵ من نازانم بە ئەوە مەوزوع ئەشکێ نامێ بچمە ناو نیقاشە بەس چۆن دەکرێت کەسێک ئەو هەموو خاوەنی ئەو ئەتەکێت تەبی لە ناو سوسیال میدیا پارتی بیهینی بە کەیف خۆی لە مەتاری ئەمریکا لە ناو زاخۆ بە کەیف خۆی بیسوڕێنی 100 کەس بەدووی بێ کە بە خۆت دەزانی چەند کەس لەو زاخۆی لێی درایان گیرە لەسەر ئەوەی ڕای جیای هەبووە ئەی چۆنە کە ئەوە هیچی لێ ناکرێ و ڕێزی دەگیرێ بە کەیف خۆی دەسوڕێتەوە لەوێن دەڕات ئەوە دەکرێت کاک ڕزگار ئەوە سکانداڵێکی زۆر گەورەیە لە بۆ حکوومەت لە بۆ حزب و دەبێ ئێمە هەمومان پێش بەو زمان پیسانە بگرین وایە نا ڕێنە دەین هەتا لە ناو سوسیال میدیاش ئەوە بیتن بەڵێ کاکتۆ پەیامی جنابەت بە وازەحی گەهشت لە ئەو هەمنیش بۆ ئەوەی دووبارە تاکی دەکەمەوە کە بابەتی شکایەتکردن پەیوەندی بە محکەمەوە هەیە ئەمە وەکی پارلەمانتار حەقی تەداخل لە کاری محکەمەمان نییە بە هیچ شێوەیە کە وەلا پەیڕووی ناوخۆی پارلەمانیش هاتووە و لە هەمان کاتیش بەڵام بە شێوەیەکی دیشتی ئەگەر بێت و کەسێک شکایەتی لەسەر بیتن بە تاکید ئەم شکایەتە لە ڕێگای جهاتی تەنفیزی و تەنفیز دەکرێت کە شۆرتەیە و تبلیغ دەکرێتن ئەگەر ئەمری قەبزیشی هەبیتن خۆی ئیدارەکان دەبیت ملزم بن بە بڕیاری محکەمە چ من بەم جنابەت بیتنیان هەر کەسێکی تر بیتن و ئێستاش بۆ دەگیرێت یا ناگیریتن دووبارە تاکید دەکەمە چونە من جهاتێکی تەنفیزی نیمە ناتوانم مەڵام من لەسەر ئەو بابەتە بدەمەوە بەڵام بە تاکید ئەم بابەتە لێرە کۆتایی پێناوێتن کاتەوانە و جناب احتمالە چۆن ڕۆژنەماوانی و بەدووادا چۆن دەکە ڕەنگە لە من زووتریش وەڵامت بەدەست بکەویتەوە کە چۆنە بەس کاک ڕزگارە ژانیت من دەست خۆش سوپاس دەکەم بۆ ئەو جوابە بەڵام یەک شتەیە یعنی لە شوێ بوو یەکێک ئەمر قەبزی هەبی لە مەتار کە هەموو کە ناوی هەیە وایە نا دووبارەی دەکەینەوە جناب ئەنی عینی قەسار ئەمە با دووبارە ناکەینەوە پەیامی جناب زۆر وازە من لە برای خۆم تێگەشتم و وەڵامی منیش هەر ئەوەیە کە دووجار تاکیدم کراوە ئەنی لەمە زیاتر وەڵامێکی ترم بۆ برای خۆم پێی نییە باشە بەس من هەر وەکو ڕێی دەڵێم یعنی بەڕوا بکە شۆک داگرتیمە کە کەسێک حکوومەتەکەی خۆی یعنی مەسەڵەوە نییە حاکمە پۆلیسە شکایەتی لێ کردیە بەو هەموو سلسلە ئەمنیە تێدەپەڕیتن و ڕێزی لێتە گیرێ و کەس نایگیری یعنی ئەوە زۆر ئابڕوچوونێکی گەورەیە
لە ڕووی قانونی لە ڕووی دادگایە و بێڕێزیە بەبکەوا بە ئەوەی خۆتان کاتت ناگرم کاک ڕزگار زۆر سوپاس بۆ ئەو وەڵامەت سەر چاوی من سەر چاو مرحبا الو چۆنی مرحبا سەرچاوە باشی تو بەرپرسی ئافرەتانی پارتی لە زاخۆوانە نەخێر ئەی بەرپرسی چی لە زاخۆ لە ئافرەتان بۆ خێر بیشەڵا وەڵا پرسیارێکمان هەبوو بەس لەسەر مەسەلەی ئافرەتانە لە زاخۆ جانەبتان ئەو بکرد ئەس ناوم توانە کەریمە بەڵێ بەڵێ ئاتوو بەرپرسی لە ئافرەتان پلەت چیە لە ناو ئافرەتانی پارتی بەس جانەبتان ئەس بکەم بزانم تو کی ئەس ئەوەمە چالاکوانەکەم لە ئەوروپا پرسیارێکمان هەبوو وەڵا لەسەر ئەوەی ئەتو بۆ خۆ دەزانی ئەبوو چیچۆ هەرچی ژنی مەسئولە قسەی پێگوت وەنیای خەڵکی زاخۆ و کەسەکە دنیایەک گوێن دەدا تەوهین بە ژنی خوشک و دایکی خەڵک دەکا و حکمی 18 ساڵی بەسەردا سپێندرە چۆن حزبەکەی تو ڕێیدا بێتەوە ئەوە بەکەیف خۆی لە زاخۆ بسوڕێتەوە و خەڵکی لۆخر دەکەنەوە و لە مەتار پێشوازی لێ دەکەن ئەلۆ قەپات کردە شەرما ناحەقی نییە وەڵا بەڕاستی جورئەتی دەوێ قسە لەسەر ئەبوو چۆی بکەی حزبەکەت ئەو هادا بێموڕاڵ بیت داڕمابی لە ئەخلاق کەسێکی وا ساقیت مجریم کە تاوانبارە لەلایەن حکوومەتەکەی خۆتەوە لەلایەن ئەوە بێ بهینی ئەوەوە وەک پادشایەک لە ناو بازار ڕێزی لێ بگری مرۆڤی ئازادی خوازم لێ بچی لە ئەوەی سیمینارێک بکە یان پیاسەیەکی وا بکە نەهاتی نییە ژنە ژن و کەسی زاخۆی نەهێشتی ئەوەندەی نەڕێ سواریان دەبن ێزت لە لیژنەی ناوخۆ ئاسایشی بڕیاردەری لیژنەی ناوخۆ ئاسایشی وەنیە لە پەرلەمان وەڵا ئەمە شتەکەیە پێمان خۆشە بزانین وەکو چالاکوان و هاوڵاتیەت شواوەبی چۆن دەکرێت 18 ساڵ بڕیاری گرتنی هەبی و لەلایەن هەموو حکوومەتی بادینان کاکە من ناتوانم ئەوها جوابی تۆ بدەم نازانم کی مناوم قادر نادرا چالاکوانی ئەوها تەلەفۆنی بکەی پێم ناکرێت کاکە ناوم قادر نادرا ڕێک دقە یەک دقە تهڕب مەکە عیبە جوان نییە ئەمن دامانە هاوڵاتێکی زۆر ئاساییشم ئەلۆ ئەی جوابی چێ دەدەیەوە براکە من پێ دەڵێم ڕۆژنامە نووسم هەر جواب نادەیەوە پێ دەڵێم چالاک بابە لێرە ئەو مۆدیلە نییە داوەشەی باش کاگەرشەت بەڵێ کاگەرشە تو لە لیژنەی ناو خۆی پەرلەمانی وایە جێملێتە کاکە جێملێتە بەڵێ نانە جێمان باشێکە وایە نەکاگەرشەت ئەلۆ کاگەرشەت واز لەو ئوسلوب ببینی لە من باشتر جێ لە دەنگمە ئەگە ناتێ جواب دەیەوە برێ ناوێرم جواب دەمەوە جەناب ناوم قادر نادرە ناوم قادر نادرە کاکە قادر نادر هاوڵات یەکم داوەشێ ڕۆڵە شكودەیەکە تەگەڕێز محکەمە دەوەکێ هەیمەت دین و ئیمانێتەنە خوا دینێتە کیە خۆت دینێتە بنم ئەس خۆت دینێ و مەسەبێتە بنم حاکم محەممەد شەرەفانی ئەس خۆت دیانەتە بنم ئەو دینێت دیبێت چی ئەس خۆت قۆنا دینێتە بنم ئەس ژنا دینێتە بنم باشە ئەس خۆت ژنا دینێتە بنم ئەس دین و مەسەبێتە بنم باشە ئەس خۆت قۆنا دینێتە بنم ئەو دینێت دیبێت چی هەیمەت داوی ژنێت تەگاوە تو لە هاتەیە قورس عالەمێ بگری تو کووان مسیرێکی بگری هەی کووان مسیرێکی بگەس چەند مسیرێکە ئەد دینێتە ناو
او دينته دي بتشي او ديانته دي بتشي او ديانته جوادنا ديانته كتاخ وغاية او ديانته دهره از خود الدين تبنم اد ايمان من القزيبه دابا حتى من القزيبه باش نافدا من القزيبه واشي كربا